برای بابت و مجارن سوریه و روجاوای کردستان و صبرت ناوندی بون و نناوندی بون خسر و دمشق نکوکی هنه یان نکوک عرب براتیا خو سرجی دا خوازا نناوندی بون جبوی سوریات که احمد شارع جتکزی لسر سوریه که ناوند دیکه دمکی دا کو خواسته که عرب براتیا خسر جبوی سوریه که نناوندی اجزام پیرو کرنا فدرالیه دیگل دا خوازو خواسته که ناو دولتیش دا دگونجه شاندا امریکا و ولاتین اوروبا نتوین هفگرتیجی کو لپشتی هرفینا دسلات بشار اسد چون دمشق تکزیل سر پارسنا مافه پیک هاتیانو بجداریا سیاسی همویان لسوریا نیده کریه سەبارەت بە داهاتووی سووریا لە نێوان فشاری وڵاتانی جیهانی هەروەها لە نێوان ئیدارەی نوێی سووریادا لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە ئایا ڕۆژاوای کوردستان وەکەوەی کە ئیداری بەڕێوەبەری خۆسەر ئاماژەیان پێکردووە ئەوان لەگەڵ لامەرکەزیەتدان بەڵام سووریا بەردەوام جەخت لەوە دەکاتەوە دەڵێن دەبێت لە سووریای ئایندەدا مەرکەزیەت هەبێت بەڵام پێکاتەکانی دیکەش هاوشانی کورد لە ڕۆژاوای کوردستان دەخوازن ئەوان خۆیان بەڕێوە ببن و هیوایەکی لەو جۆرە نابینن لە ژێر ئیدارەیەکی یەکگرتوودا لە سووریادا پێکەوە بژین بەهۆی ئەوەی زۆر جار نمونەیەوە دێننەوە دەڵێن لە حکوومەتی ڕاگوزەری سووریادا هیچ نوێنەری پێکاتەکان بوونی نییە و ئەم حکوومەتەش بڕیار وایە تا 4 ساڵی دیکە بەردەوام بێت و ئەو کات هەڵبژاردننی سەرتاسەری ئەنجام بدات ئەمە یەکێکە لە مژارە گەرمەکانی وڵاتی سووریا هەروەها بە چاودێری وڵاتانی هەرێمی و وڵاتانی نێودەوڵەتیش دەیانەوێت حکومڕانی لە سووریا بە جۆرێک لە جۆرەکانێک لا بێتەوە کە سەرجەم پێکاتەکانی وڵاتەکە تیایدا بەشداری بکەن گفتوگۆی هەمومانە دەکەن بەڕێز هیوا خۆشنا و شرۆڤەکاری سیاسی لە بەلجیکاوە لەگەڵمان دەبێت کاکی واسڵاوت لەبێت ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت پرسیارەوە بکەم داهاتووی ڕۆژاوای کوردستان لە ئایندەی سووریادا بە بۆچوونیەوە چۆن دەبێت بە تایبەتی لە نێوان فشاری ئیدارەی نوێی سووریا و هەروەها فشاری وڵاتانی نێودەوڵەتی و داخوازی وڵاتانی نێودەوڵەتی بە تایبەت هەندێک لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا بە دیاریکراوی لەگەڵ حکوومەتێکی فیدراڵدان وەک باز دەکرێت. بەڵێ ئێوارەتان باش ماندوونە بن سلااو بۆ بینەرانیش هەروەکو دەزانن ئێتر ئەو حکوومەتی ئێستا هەروەکو باستان کرد حکوومەتێکە بەڕاستی کۆپیەی حکوومەتەکەی ئیدلیبە دەبێ ئێمە بۆ ئەوەی لە حکوومەتە تێبگەین کە ئەڵێن کۆپی حکوومەتەکەی ئیدلیبە لە ئیدلیب حکوومەت یعنی لە ناو فراکسیۆنە هاوبۆچوونەکانیشدا کە هەمیان جیهادی بوون کە هەمیان دژ بە سووریا شەڕیان دەکرد دژ بە هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕیان دەکرد و هەمویان هاوبیر بوون دەستیان لەسەر ڕیش یەکدادەنا ئەو حکوومەتە بە زەبروزەنگ پێکات لە نێوان ئەمادا یعنی جۆلانی ئەبوو محەممەد ئەلجۆل ئەحمد ئەلشەرعی بە زەبری چەک بە زەبری خەنجەر بە زەبری خوێن ئەو حکوومەتەی پێکهێنا ئەمانەی ئامادە نەبوون هەر هەمیانی دەرخستنە دەرەوە و ئەمانەی دیکەش هەر هەمیان بەیعەیاندا بەو شێوێ ئەو حکوومەتە پێکات ئێستاکەش هەمان حکوومەتە هەمان وەزیرن کە لە دیمەشقدا حکم دەکەن ئێمە وەکوتر ئەزمونێکی دیکەمان لەگەڵ ئیسلامی سیاسی هەیە ئیسلامی سیاسی لە هەموو شوێنێکدا دەیهەوێ تا ڕادەیەک وێنەیەکی سەختەی نەرم ڕەوی نیشان بدا وێنەیە کە پێکەوە ژیانی تێدایە بەڵام لە جەوهەردا ئەم شتانە نیشان نادا کە بەڕاستی پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە ئایندەدا لە نێوان کۆمەلگاکاندا ئاشکرا دەکەن کەواتە کاکیوە سەبارەت کوردان چونکە ئەمزان تەجروبا کووردا تایبەتی ڕۆژاوا تەجروبایەکە جودایە وەک تەبەحثکردیت بژی ئیسلامە سیاسی لێ تەجروبا ڕۆژاوا ئەو هەفسەنگیەک هەیە لە هەر جوهەیەکی هەبێت هەفسەرۆکەنە ئەف تەجروبە دێتەوە بگونجت لەگەڵ ئیدارە نوێی سووریای ژخوا پرسگرێک ئەوە یعنی وەقاسی ژنێن دەناوە یەپەژێدا دەناوە هێزن سووریای دیموکراتیکدا گەلۆ وانە دەبنکو یعنی دەبن مەدڤەخێتیسە دەبن چێشخانەیە خواردخانەیە بێگومان ئەڤیەک نابێ یعنی شەوە قبول دەکەن یا دنێژی ئەو وێنەیە کو دکشینن کو هەمی سنیێن
سووریای سنیێن جیهادینە ئیسلامینە ئاژی ئالیگرێ بیر و بۆچوونە ئیخوان مسلمینن ئەوژی ڕاستیەکی خوا نیشان نادا جڤاتە سووریا ئەس بەخۆ لە سووریا مامە و لە هەمی باژە ڕەنگەڕامە لە باکوور حتا باشوورژی جڤاتە سووریا جڤاتێکی سیکولارە لایکە ئەلمانیە جڤاتەکە دەناوبەرە ئۆڵاند دەناوبەرە هەمی ئۆلاندا یعنی بە هەڤڕا ژیانێ دەخوازە ئەڤ یەک ممکن نینە یا دنێژی یعنی هەگەر کو ما تەجروبەیەکی حکومەتێن ئیسلامی پشتی دەڕفینە دەوڵەتێن نەتەوەی لە ڕۆژهەڵاتە ناوین نەدیتێک و سەرکەتیبی یعنی مە لە لیبیا دیت یەمەن نەها دەبینن و مصر مەدیت کۆ ئیخوان مسلمین بە هەڵبژاردنێژی هاتن سەر دەسەڵاتداریە لێچەوە دەداویەدا جڤات تاکو ئیسلامێن سیاسی ئیخوان مسلمین هانی سەردە سەڵاتداریە ئەو جڤات بەخۆ لە هەمبەری وان ڕابوو آخر پێشترژی پرسە من شمێوانی دنجی کرێت تەجربان مصر دێل سووریا دووبارە بێت نەریناتەش بەرکو ئەمزاڵن مصر ئارتێشێکە نیشتیمانی هەبی ئەوێ بەڕابانی خەڵکی کرد سووریا هەیە نەخێر نابە لە سووریا ئارتێشە بەرێ ژخوا کریمیناڵە ئارتێشێکی ژهفکەتیە ئەو ئارتێش نەمایە ئەو ڕاستیەکە یعنی ئارتێشە مەسر نەکەتبوو ناوشەڕان ئارتێشە مەسر توجاران ناکەوە ناو سیاسەتێ ئارتێشە مەسل ئارتێشە دەولەتەیە داویەدا تەنێ هەگەر دەولەت بکەوە ناو مەترسیەدا مداخلی سیاسەتی کردی حتا نەها لێنەها لە سووریا تشتێکی وسەژ خۆ بەرێژی نەبوو نەهاژی قەت نینە بێگومان لە سووریایدا ڕەوش گەلێکی ئالۆزا و ئەو حکوومەت نەتەنێ بە نەتەوێن جودا ئۆلێن جودا جواتێن جودا احتیمالێکی پڕپەر مەزن هەیە دەناوا خۆداژی لەسەر کێکە سووریایدا دەدەمێ پێش لە کاکیوە ئاماژت بەوە کرد دەکرێت ئەمان وەکو ئیسلامی سیاسی جۆرێک لە نەرمی بنوێنن بەڵام لە بناغەدا ینی لە کردەوەدا ئەم کارە ناکەن کەواتە ڕۆژاوای کوردستان کورد لە ڕۆژاوای کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات ئەگەر بێت و لە دەستوریشدا مافەکانیان دیاری بکرێت هاو شێوەی ئەوەی کە باشووری کوردستان لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراقدایەتی زۆر جار ئاماژە بەوە دەکەن بە پرسانی عەرەبی کوردستان ئەوان پێشێلی دەستور دەکەن ئەم نمونانەش دەکرێت لە سووریا دووبارە بێتەوەگە لە دەستوریشدا مافەکانیان بچەسپێنێت بکرێت کە لەوێش ئەوان مافیان پێشێل بکرێت ئەمە نابێت لە تورکیادا لە دوای 2000 لە دوای 11 سپتامبەر خۆر ئاوا ئیسلامیە سیاسیە گوایە نەرم ڕاواکانی هێنا سەردەسەڵات ئەو ئیسلامیە سیاسیانە 20 ساڵ زیاتر دژمنایەتی کوردیان کرد بەڵام ئێستا دژمنایەتی تورکیش دەکەن ئێستا کە کەسێکی وەکو ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دووجار دۆزی لەسەر کراوەتەوە بە احتیمالی زۆر دەخرێتە ناو کونجی زیندانەوە دەیبەنە لای ئیسلاحەدین دەمیرتاش یعنیش ئیسلامی سیاسی نەرمڕەو هەبوونی نییە پاشان ئەمانە لە دەستوردا کارێکی وا هەتاوەکو ئێستا بەرگری دەکەن کە نەیکەن و لە هەمان کاتدا ئەمە لەلایەک پەیوەندی بە فکری ئەوانەوە هەیە چونکە وتم ئەزمونونەکەیان لە ئیدلیب ئەزمونێکی مرکزیە ناوەندیە ئەزمونێکە تەنانەت لەگەڵ براکانی خۆیاندا ئەو ئەزمونیان نیشان نەداوە ئەزمموی برایەتی و بەیەکەوە ژیان و لێک تێگەشتیان نیشان نەداوە باشە لەگەڵ ئەوانەی کە بە کافریان دەزانن ئەوانەی بە دورزی و غەیری مسلمانیان دەزانن ئەوانەی بە کوردیان دەزانن لەگەڵ ئەمانە چۆن مامەڵە دەکەن ئەمەیان ئاشکرایە لە لایەنی دەرەوەدا چەند فاکتۆرێک هەن ینی فاکتۆری تورکیا زۆرمان لەو کەناڵەدا قسە لەسەر کردو فاکتۆرێکی چۆنە بەڵام فاکتوری خۆر ئاوا و بە تایبەتیش سعودیا هەیە ئێستا کە سعودیا هاتۆتە ناو گەمەکە و سعودیا کێشەیەکی زۆری پێشتر لەگەڵ ئیخوان مسلمیندا هەبووە و ئێستاش لە یەمەن هەیەی هێشتا محەممەد بن سەلمان ئەو کێشەی یەمەنی لەبیر نەچۆتەوە لە هەمان کاتدا ئیتر سعودیا لە ئایندەدا ئەبێتە یەکێک لە کۆڵەکە سەرچیەکانی ئەو هێزانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاکیوە بڵین ینی ئایندەی سووریا سیناریۆکان بۆ ئایندەی سووریا لە نێوان هەژمونی وڵاتانی هەرێمی و وڵاتانی نێودەوڵەتیدا چی دەبێت سووریا بەرەو کوێ ینی سووریا بەرەو سووریایەکی فیدراڵ دیموکراسی یان بەرەو سووریایەکی ئیسلامی عەرەبی یاخود بەرەو ئیسلامی تورکی چۆن دەبێت سیناریۆکان چین بە شتۆڤی بەڕێزە
ئێستا کە بەڕێزم تەماشا دەکەین بەڕاستی بۆچوونی جیاواز هەنە ینی هەروەکو لە لێدوانی دوایی مەزلوم عەبدیشدا ئێوەش باستان کردبوو پێشتر لە دەنگ و باسەکانتان لێدوانی هەری دواییدا باس لەوە دەکات کە ئەو لەگەڵ جۆلانی نزیکی ڕێککەوتن بووە یعنی جۆلانی کەسێکی پراگماتیستە لە ڕووی فکریەوە من جیاوازیەک ناکەم لە بینی جۆلانی و ئەوە حکوومەتەکەی بەڵام جۆلانی کەسێکی زۆر پراگماتیستە و ناچاریشە خۆی لەگەڵ خۆر ئاوا بە تایبەتیش لەگەڵ سعودیا بگونجێنێ جۆلانی دەزانێ سووریا پێویستی بە پارەیەکی زۆرە ئەو پارەیە لە لای تورکیاوە هەرگیز دابین ناکرێت کۆمەلگای تورکیا بەخۆی برسیە کەواتە لای کێ دابین دەکرێت لە لای بە احتیمالی زۆرەوە لە لای سعودیاوە چونکە وڵاتانی خۆر ئاوا سندوقی دراوی نێودەوڵەتی پارە لە شوێنێکدا ناخەوێنێ کە حکوومەت نەبێ کە ئارامی نەبێ بۆیە ئەگەری زۆرە سعودیا ئەم پارەیە بخەوێنێ ئەبوو محەممەد ئەلجۆلانی بە شێوەیەکی پراگماتیستانە کار لەسەر ئەمە دەکا بەڵام ئەبوو محەممەد ئەلجۆلانی هەتاوەکو ئێستاش لەسەر مەسلەی مرکزگەرایی ناوەندگەرایی و لەسەر مەسلەی یەک سوپا هەتاوەکو ئێستا دەبینین تعویزی نەداوە باش کاکیوە سەبارەت مرکزگەرایی و حەسک من دەگەل سەروی باڵم چونکە بە خۆستێکە ڕێبەریە خۆسەرەژی دبێژن حکوومەتێکە نەمەرکەزی باشترش بۆی کو جێ هەمیە ئەتنافدا بەلێ ئیدارانی یا سووریا خۆستەکەوێ کو مرکزی بە وڵاتێن دەربێژی دگەلوێ چەندێنە کو هەموو پێکاتە ئەتناوا سووریادا جێ خۆ بگرن کیژێک ڕۆژێن بێدا زێدەتر دێ بکەوە ڕۆژەوە سووریایە تایبەژی خواستەکە ڕێبەریە خۆسەر دێ جیبجێب بێت نەرینەتە یعنی نەها لە سووریایدا پێواژوویەکی وسا هەیە مرۆڤ دەکارێ وسا تەفسیر بکە جۆلانی لە بەندا بڕیارە داویە یا ئەنقەرەیە کە ئەنقەرە چه بڕیارێکی دەدا بە تایبەتیژی دەربارەی کوردە عەبدوڵڵا ئەنقەرە لە بەندا دۆناڵد ترامپە کە دۆناڵد ترامپ سیاسەتێکی چوە پەیڕەف دکا لە سووریای ئایندەدا کە دۆناڵد ترامپ جارێک دن بە ئەردۆغان ڕادڕۆنی لە هەفتەکە سیاسەتە شەخصی تاکە کەسی پەیڕەو دکا ئانا عەبدوڵڵا ئۆجلان لە بەندا واشنتۆنەیە و لە بەندا vەیەکەیەک و ڕۆژ ئاوا دگێژە کیژان پێواژوەیەکی مەزلوم عەبدیژی لە بەندیوانە حەمیانە vێجەنەها ئەس تشتێکی وسا دەخوازم یعنی ببێژم ئەگەر بەرئەمبەرێ خۆ بدەن وڵاتێن ڕۆژ ئاوایی بێگومان وڵاتێن ڕۆژ ئاوایی دخوازن لە عراقی چ پەیڕەوکردن لە سووریایژی وسا پەیڕەوکن لە عراقی چ پەیڕەوکردن نەژ بۆی چاوێن ڕەشێ کورد و سونیان لێژ بۆیک و هاوسەنگیەک دەناوبەرە لە هەمبەری شیعیان زۆرینە ئاوا بکەن ژ کوردان و ژ سونیان خواستن کو لە بەغدایەکی بەهێز و بەهێز ئەو ئامادە بن وەکو مؤسسە ئامادە بن مەخابن نە سونیان ئەف ئەرک ئانیجێ نە کوردانژی ئەف ئەرک ئانیجێ لێ هێزن سووریایی دیموکراتیک احتیمالە بشێن vەیەکێ بینن جێ هەگەر کو ئەو ئەزمونە کو لە کوردستانە عراقێدا یعنی کۆپی نەبە ji بۆی سووریایە ji بۆی کوونەها تورکیا لەسەر vەیەکێژی کار دەکا ئەس هەفدیتنە هەری داویە یا جەنابێ مەسعود بارزانی و جەنابێ مەزلوم عەبدی بە vەیەکێ گرێ دەدەم ji خوا هەری یادا سازیەکی دەوڵەتە تورکیایژی ji بۆی میدل ئۆست گوتیا لەسەر داخوازیە ئەردۆغان بارزانی بە عەبدیرە ڕوونیشت ئەv یەک نیشان دەدا و تشتێک و تورکیا لە عراقی خواست لە سووریاژی دەدەبێ پێشدا بکە هەگەر و پیلانە ئەی یعنی پیلانەوەنا پاکتاوکردنە چەکداری ئەنجام وەرنەگرێ بەڵێ کاکیوە ئێستا ئەو وڵاتانی کە بە دیاریکراوی و بەڕوونی ڕۆڵ دەگەڕن لە سووریادا یعنی بریتین لە ئیسرائیل هەروەها لە تورکیا و نێژمنانە قەتر و مسر لە نێوان قەتەر و سعودیا لە نێوان وڵاتە عەرەبیەکاندا هاوکات وڵاتانی دیکەی کەنداویش بەڵام لە نوێترین پێشاددا ئەمڕۆ کۆبوونەوە لە نێوان رووسیا و دیمەشقدا هەبووە رووسیا و بەرپرسانی ئیداری نوێی سووریا لەگەڵ ئەحمەد رووسیا جارێک کرد دەگەڕێتەوە بۆ گۆڕەپانەکە مەبەستی گەڕانەوەی بۆ گۆڕەپانی سووریا چی دەبێت یعنی دەیەوێت ئەوە ژمونەی پێشووتر لەسەر حکوومەتی بەشار ئەسەد هەی بووە ئێستاش لە رووسیا هەمان کارکتەر و هەروە هەمان کاریگەری هەبێت و ئایا دەتوانێت ئەو کاریگەری بمێنێت بە تایبەتی ئەو کاوپەیمانی ئەسەد بوو
باس لە کۆمەڵێک تیۆری دەکرێت لەو بارەوە یەک لەو تیۆریانە ئەوەیە کاتێک دۆناڵد ترامپ هاتە سەردەسەڵات لەگەڵ پوتین پەیوەندێکی تەلەفۆنی ئەنجامداوە بە دوور و درێژی قسەیان کرد لەسەر ئەوەی کە شەڕی ئۆکرانیا چۆن کۆتایی پێبێنن بێگومان دۆناڵد ترامپ لە مێژە بەنیازی ئەوەیە کۆتایی بەم شەڕە بێنێ و ئیتر بەتەنیا 4 ساڵ لە سەردەسەڵات دەمینێتەوە چی پێ باش بێ ئەمە دەکاو بەبێ ئەوەی سڵ لە ناتۆ بکاتەوە ئەگەر بێت و حکوومەتەکەی یارمەتی بدە ئەو کابینەی لەگەڵی دانا یارمەتی بدەن لە هەمان کاتدا ئیتر ئەوەی سووریا پەیوەندی بۆ هەیە کە چ سازشێک لە بینی رووسیا و ئەمریکادا لەسەر ئۆکرانیا دەکرێت ئەگەر هاتوو سازشێک کرا ئەمن پێم وایە رووسیا دەگەڕێتەوە بنکەکانی بەڵام وەکو جاران نابێت بێگومان بەڵام سووریا بە تایبەتیش بنکەی حەمیمیە لە بۆ رووسیا بنکێ ینی شوێنێکی ژیانیە هەموو بەرژەوەندیەکانی هەموو بازرگانیەکانی تەنسیقیەکانی لەوێ دەکاو لەوێ دەیان پارێزی بەڵام ئەگەر ئەمە نەبوو ئێستاکە رووسیا ئامادەکاری ئەەکە لە لیبیا ئەم کارە بکە. بەڵێ بەڕێز سیوا خۆشناو شۆڤەکاری سیاسی ڕاستە خۆ لە بەلجیکاوە لەگەڵمان بووی سپاس بە بەڕێزە سپاس بۆ ئێوەش کاتش خۆش.